ڕێوی دانوستانەکانی پێکێنانی حکوومەت ڕوونتر دەبێتەوە. پارتی و یەکێتی هەر خۆیان بەتەنیا لەسەر شانۆکە دەمێننەوە. پارتی گڵۆپی سەوزی هەڵکرد و یەکێتیش دەیەوێت خۆی نەدات بەدەستەوە. هێشتا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ڕانەگەیەندراوە کەچی لایەنە سیاسیەکان سەرقاڵی دەربڕینی هەڵوێستی خۆیان و بڕیاردانن لەسەر 4 ساڵی داهاتوو و مامەڵەیان لەگەڵ حکوومەت و پەرلەمانی نوێ. پارتی وەک براوە و هێزی یەکەم لا ڕاگەیەنراوێکدا هەڵوێستی خۆی دەربڕی و گڵۆپی سەوزی هەڵکرد بۆ بەشداری سەرجەم لایەنەکان لە حکوومەتدا. وا دەردەکەوێت پارتی چەند لایەنێکی دیکەش کە لە یەکێتی لە حکوومەتدا بەشداری پێ بکات تا نەچێتە ژێرباری داوا و فشارە چاوەڕوان نەکراوەکانی یەکێتیەوە. هەرچی یەکێتیشە وا دەردەکەوێت کە جارێ خۆی نادات بەدەستەوە و بەڕاگررتنی پرۆژەی هەژماری منیش لە سلێمانی دەوێت کارت و فشار بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت دروست بکات. یەکێتی دەیەوێت لەگەڵ پارتی پشکی حکومڕانیەکەی شتێکی ئەوتۆ کەمتر نەبێت کە توانای هەڵگرتنی دروشمەکانی هەڵبژاردننی نەبێت، چونکە ئەو حیزبە کاتی هەڵبژاردن قسەی قورسی کردووە کە جێبەجێکردنی شەرمەزاری بۆ دروست دەکات. هەرچی لایەنەکانی دیکەشە یەکگرتووی ئیسلامی خۆی یەکلایی کردەوە و ڕایگەیان ئۆپۆزیسیۆن دەبن. بەمەش دەرگای بەڕووی دانوستانەکانی پێکێنانی کابینەی دەیەم داخست. کۆمەڵی دادگەریش کشایەوە و چوونە پەرلەمانی ڕەتکردەوە. بەرەی هەڵوێستیش دوودڵن و بەنیازی کشانەوەن. بە کشانەوەی ئەو دوولایەنەش پارتی 4 کورسی و یەکێتی 2 کورسی و یەکگرتووش کورسیەک زیاد دەکات. هەرچی گۆڕان و بەری گەلیشە هێشتا ڕوون نییە هەڵوێستیان چی دەبێت. نەوەی نوێژ وا پێدەچێت چاوەڕوانی دانوستانەکانی پێکێنانی حکوومەت بێت. نەوەی نوێ ئەگەر چی ترسی هەیە بەشداری لە حکوومەتدا بکات، بەڵام جوڵەکانی زیاتر لەوە نزیکە یاری سیاسی بکات. هەر چۆنێک بێت هەڵبژاردنە چاوەڕوان نەکراوەکەی پەرلەمانی عێراق کە بڕیارە ساڵی داهاتوو بکرێت وا دەکات کە شوهەوای بانگەشە لایەنەکان بەرنەداس. بۆیە ئەوەی لەسەر شانۆی پێکێنانی حکوومەت دەمێنێتەوە چاوەڕێ دەکرێت هەر پارتی و یەکێتی بن بەهۆی کشانەوەی ئەو لایەنانە لە پرۆسەکە. ئەمەش ئاستەنگی زیاتر بۆ پێکێنانی کابینەی دەیەم دروست دەکات. بۆیە چاوەڕێ دەکرێت پێکێنانی کابینە بۆ دوای هەڵبژاردننی عێراق و ساڵی داهاتوو دووە بکەوێت تا هەموو پۆستەکان بە یەک پاکێج لە نێوان لایەنەکاندا دابەش بکرێت.